هەر کەسێ گوێی لەم دوعایە بێت ئەبێ جوان فێری بێ و بیزانێت، چونکە ئەم دوعایە لەو دوعایانەیە کە بەردەوام ئیشمان پێیە بێ و هیچ کەسێکی ژنیە ڕۆژێ لە ڕۆژان ئیشی نەکەوت بێتە ئەم دوعایە بە پێغەمبەرانیشەوە. ئەم دوعایەش دوعای غەممە، دوعای خەفەتە. ئەو دوعایە کە هەموو کاتێک ئێمە لە قۆناغەکانی ژیانمانە هەر لە مناڵیەوە هەتاوەکو پیرە بین و دنیا بەجێڵین تووشی خەم و خەفەت و ناڕەحەتیە بین. سبحان الله، ئەو خەفەت و ئەو ناڕەحەتیەی کە ئەمڕۆ هەیە باوەڕ ناکەم لە هیچ عەسر و سەردەمێکا هەبێ. WHO ئەڵێ ڕێژەی خەفەت لە ئینسانەکانە حالیەن کە لە ساڵەکانی پێشترە ساڵی 1990 ئەگەر 400 ملیۆن ئینسان بوو بێ 2013 بوو بە 600 و شتێک ملیۆن ئینسان. ئێستا 1 ملیار ئینسان کێشەی دەرونیان هەیە. 1 ملیار ئینسان یعنی لە 8 ملیۆن ملیارێکمان کێشەی دەرونیمان هەیە بە حازری. واتە هەر 8 کەس یەکێکیان پێویستیان بە دکتۆرێکی دەرونیە. بۆیە ئەبینی دکتۆرەکانی دەرونی بەرناکەون. بۆیە ئەبینی زۆرترین زەخت لەسەر ئەمانەیە لە گەنجێک و لە مناڵێکەوە لە 120 مناڵ و مراهق کە تازە پێ ئەگەن کێشەی دەرونیان هەیە، کێشەی خەمۆکیان هەیە، کێشەی قەلەقیان هەیە. بۆ پرسیارمان کردووە لە خۆمان بۆ ئەم هەموو مەشاکیلە ژن نییە لە ماڵەوە کێشەی نەبێ، ژن نییە خەفەتی نەبێ و بەشان و مل و دڵپەلەپەلی و ناڕەحەتی و لەرزین و شەونەخەوتن دەری نەبڕێ کە زۆربەیان وازان نغودەیانە. پیاو نییە مرتاح بێ لە ژیانی خۆیە بڵێ هیچ خەم و خەفەت و ناڕەحەتیەکم نییە. هەموو ئینسانێک لە ژیانیە ئەگەر ئەم ڕۆژ نەیبوو بێ دوێنێ هەیەتی، دوێنێ هەی بووە و بەیانیش دەیبێ. کەواتە زۆر بەمان پێویستمان بەم دوعای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە هەر کاتێک ناڕەحەتی و دڵتەنگیەک تووشمان بوو نەک دڵتەنگیەکە بمێنێ و کەمی کەین، بەڵکو ڕێک دڵتەنگیەکە عەکس بێتەوە بێ بە دڵخۆشی. شتی واتان بینیوە، غەمباریتان بینیوە بێ بە پێکەنین، فرمێسکی گریانتان بینیوە بێ بە فرمێسکی شادی، قورسە. بەڵام پێغەمبەری خوا فێرمانەکە و یەقینیشمان هەیە کە حەقیقەتە کە پێمان ئەڵێ ئەفەرمێ هەر کەسێک تووشی خەم و خەفەت و ناڕەحەتی بوو با بڵێ اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك أسألك بكل اسم هو لك سميت بها نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن الكريم ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي. هەر کەسێک تووشی ئەمە بوو بە ئەم دوعایە بخوێنێ ئیلا خوای گەورە خەم و خەفەتەکەی لە کۆڵەکاتەوە بۆ شێگۆڕێ بەخۆشی. شتی وا ئەبێت بڵێ